هاوڵاتیان و گەنجان و چین و توێژەکانیش بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لە ناوچە شاخەویەکان دەکەن. باپی زانێرەکانی کەشناسی هەڵەبجەش لە ناو بەڵبەندی شارەکەدا 7 سانتیمەتر و لە ناوچە شاخەویەکانیش 15 بۆ 20 سانتیمەتر بەفر باریوە. سروشتی هەڵەبجە سروشتێکی تەواو زستانەیە. بەفر سەراپایە و شارەی نەخشاندووە و یەک پارچە وەک دڵە پاکەکانی لێ کردووە. ئێستا لە هەڵەبجە باڵندەکان لە کۆچکردن بەردەوامن. هاوڵاتیانیش بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕویان لە دەوروبەری شار کردو و ساتە خۆشەکان بەڕێ دەکەن. ئەوەی 2 ساڵە بەفرباری هەڵەبجە زۆر ڕێژەی کەم باریوە. ئێمە لەگەڵ هاوڕان هاتوینە دەر کە جێگی خۆش بگۆڕین. ئەم بەفربارینە هێمایەکە بۆ ئێمە جێگی خۆش بۆ ئێمە دروستەکە. بەفربارین لە هەڵەبجە بووە بە وەکو موچەکەی هاتووە کە 4 مانگجاری ئەوش 2 ساڵ جارێک بەفربارێرە بەلای ئێمە بۆیە مانایەکی خۆشیە و ڕەمزێکی خۆشیە لای گەنجان دەوە جێگی خۆشە گۆڕین و کاتێکی خۆش بەسەرەوین. مانایەکە کە بڵین لە کوردستان عادەتەن بەفر کەمە بارێ خۆشیەک و شادیەک لە کەسەکانە ڕوویتەکە کە یێتە دەرەوە بۆ بەفربارین ئیتر هەموو کەسێک بە پێی خۆی کە چەندی پێی بکرێت یێتە دەرەوە ئەوەش ئیشێ بێت لەو ڕۆژات حەزەکە بێتە دەرەوە بۆ بەفربارینەکە. 2 ڕسمم گرتووە و ئێستا ژاتم بۆ ئێرە 2 ڕسمی ترەگرین و ئینشاءڵڵا شەڕەتۆپەڵێکی شەکەین. ئەوەی ئەم ساڵ لە چەند ساڵی پێشوو جاکردەوە سپیبوونیەتی لە ئێستادا ئاخر ماوەی 2 ساڵ دەبێت بەفر لە هەڵەبجە نەباریوە. کەشناسی پارێزگاکەش ڕای دەگەێنێت لە ناو مەڵبەندی شارەکە 7 میلیم و لە ناوچە شاخەویەکانیش 15 بۆ 20 میلیم بەفر باریوە. هاوکات بە بارینی بەفر کەشوەواش ڕوو لە ساردی دەکات. بەردەم ئاگردانی ماڵەکان خۆش بووە بەڵام حکوومەتی هەرێم بەبێ گوێدانە گەرمکردنەوەی کەشە ساردەکە لە نێو ماڵاژارەکاندا نەوتی بەسەر هاوڵاتیان دابەش نەکردووە تەنها بەشێکی زۆر کەم نەبێت. خۆی زستان یانی بەفریش کە ئەبارێ سیمایەکی زۆر جوان بە زستان ئەبەخشێ بڵین شێوەیەکی زۆر جوانی هەیە. خۆی بڵین ئەو چێژەی لە بەفرا هەیە لە هیچ وەرزەکانی ترا نایبینی. بڵین هەموو وەرزێک تایبەتمەندی خۆی هەیە بەڵام زستان بە تایبەتی کاتێ بەفرەکەی ئەبارێ زۆر شێوەیەکی جوان و کاتێکی خۆشتر بەسەرەبێ لە ناو بەفرا. بەفر یعنی چکە وەکو باران نییە ینی درەنگ ئەبارێ خەڵک تا مەزرۆی بارینی بەفرە بەڕاستی سروشتێکی جوانیشی هەیە. بارینی بەفر وا لە هەموو کەسێک دەکات بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش و شەڕە تۆپەڵ ڕوو لە دەرەوە بکەن و وێنە و ساتە خۆشەکانی بەفر لە مێژووی ژیانیان تۆمار بکەن. وەک خۆشیان دەڵێن دەتوانن بۆ ڕۆژێکیش بێت خۆیان لە جەنجاڵی و باسی قەیران و سیاست دوور بخەنەوە و ئەو ساتانە بەخۆشی تێپەڕێنن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.